لەبەرەوەی تام و چێژێکی باو و پیر و چەند پشتی ئێمەی لێدێ لای مە زۆر خۆشەویستە و بەڕێزە. ئێمە لە گوندەکەماندا چەنددارێکی بەتەمەنمان هەیە لە ناو دارەکانیشدا ئەو دارمازوەی لە پشت منەوەیە داری وا بەتەمەنمان نییە لەوەی بەتەمەنتر دارێکی زۆر ساغە ئەستوری 3 مەترە بەرزی 25 مەترە لە ژێرەوە نزیک 40 مەتر بە دەوری خۆیدادا پۆشیوە دارمازوو و داربەڕوو دارێکی هێواشن بۆ گەشەکردن بە تەمەنی 30 ساڵی ئەو جار دەبێتە دارێکی کامەڵ. ئایگە بە تەمەنی 30 ساڵی ببێتە دارێکی کامەڵ دەبێ ئەو دارە ئەستورە کە قەدەکەی ئەستوری 3 مەترە دەبێت تەمەنی چەند بێ پشت بە پشت بابم ئەویش لە بابی خۆی بیستوە ئەویش لە بابی خۆی بیستوە کە دەڕوا لە 700 ساڵی زیاتر و نزیک 1000 ساڵی تەمەنی دەبێ ئەوەی دیتوویەتی پشت بە پشت ئەو دارە هەر ئاوا ئەستور بوو هەر ئاوا گەورە بووە و هیچ کەسێک نەیدیوە بە نەمامی و بە باریشی و بە گچکەیی. ماشەڵڵا ئەو دارە 500 مەتر لە گوندەکەمان دوورە لە ناوەڕاستی زەوی و کشتتوکاڵەکانماندا ئێستا بۆ دیوی من ئەو زەوی منە بۆ دیوی من 20 مەتریدا پۆشیوە بەس کێشەمان نییە و کردومانە بە قوربانی دارەکە لەو دیویش بە هەمان شێوە 20 مەتریکەیدا پۆشیوە زەویەکی کەیە ئەویش نەمام و شت هیچ شتێکی لە بن نابێتێ. ئێمە ئەو دارە لایمە زۆر خۆشەویستە لایمە پارێزراوە هاتە هاتوون بۆ ئێرەکانە بڕی ئین بووە پێم خۆشە زیارەتکەم سامی چێژی باو با پیری لێدێ خۆشەویستە ئەمنی ئێستاشماتی ژێکەم روزا ڕوو دەهین دەکەمەوە لەبەرەوەی تام و چێژێکی باو و پیر و چەند پشتی ئێمەی لێدێ لایمە زۆر خۆشەویستە و بەڕێزە هەتا هاتیشین ئەمە لە تام و چێژیدا دەرناچین لە خزمەتیدا دەرناچین وەکو دڵیش دەیپارێزین ئەو ساڵێک کە ساڵی مازووی هەبێ بە تەیلیس مازوویان یەکرۆتەوە بە تێلیس مازوویان یەکرۆتەوە دا ئەو دەل هەر مازوو نییە ئەو دەلەکەی نیە بەڕووی هەیە گزگێلی هەیە خڕنووکی هەیە بەری چەند بەرێکی هەیە ئەو دەرکەنی حتا شیرنی قەدیم ئیگەزۆ مازوویان پێگوتووە یعنی ئەوەی هەبووە لە گەڵاکەی کە شیرنی پێونووسەوە گەزۆیان پێگوتووە ئەو شیرنەی هەبووە دا ئێستاش لایمە شیرناتی هەر هەیە و چونکی خزمەتی ئێمە و باو با پیر و چەند پشت ئێمەی کردووە داوا دەکەم هەل لە گوندەکەی خۆمان و تەواوی هەرێمی کوردستان یعنی هەچی دارە بیپارێزن وەکو خوشک و برای خۆیان لەبەر ئەوەی ژینگە پارێزن بەڕاستی کوردستانیمان جوان کردووە دیمەنێکی جوانیان هەیە ئیسفادەی زۆریان هەیە هەسروشتێکی خوایە ئەمە فێرۆری پێ نابین و هیچێک نابێ خوای گەورە بەبێ ئاو بەبێ هەموو شتێک خزمەتی ئێمەی پێ دەکا ئێمەز دەبێ شانازی بە نەحمەتەکانی خوای گەورەوە بکەین چونکی ئەو نەحمەتانی خوای گەورە کە بۆ ئێمە داناون ئەمەش دەبێ وەکو دڵی خۆمان بە دڵ و بەجانبان پارێزین وەکو خوشک و برا. ئەو دارە گەورەیەکەی لەوەشدایە کە لەسەرەوە 13 لکی گەورەی پێوەیە یعنی هەر لکەکانی وەکو دارە قەدیمیەکان دەبن. ئێمە زۆر جار کاتوینە ئێرە خواردنمان حازر کرد بێ چامان لێ نابێ لکەدارێکی وشکیشی پێوە بوو بێ دڵمان نهاتۆ لێکەینەوە بیسووتێنین بەڕاستی چونگاتی بۆ تە یادگاری بۆ ئێمە